پەرستیارێک لە دانیشتوانە ڕەسەنەکانی ویلایەتی ئامازۆن لە بەرازیل یەکەم کەس بووە ڤاکسینەکە وەربگرێت. ڤاکسینەکە هی کۆمپانیای سینۆڤاکە و لە چینەوە هاتووە. تاقیکردنەوەکانی بەرازیل بۆیان دەرکەوتووە کە لە سەدا 78 کاریگەر بووە. ڕێگریکردنیش لە حاڵەتەکانی مەترسی ژیانی کۆڤید-19 بەگشتی نزیکەی لە سەدا 50 کاریگەری هەبووە. خراپ نییە، وەک مایکرۆبایۆلۆجیست ناتالیا باسترناک لە زانکۆی ساو پاولو دەڵێت. Nós temos uma boa vacina. ڤاکسینێکی باشمان هەیە، باشترین ڤاکسین نییە لە جیهاندا، ڤاکسینێکی نمونەیش نییە، بەڵام ڤاکسینێکی باشە. بەڵام تاقیکردنەوەکان لە زۆر شوێنی تر ناتەبابوون. بەپێی داتاکان لە تورکیا بەڕێژەی لە سەدا 91 کارا بووە و لە ئەندەنوسیاش بەڕێژەی لە سەدا 65. کاریگەری ڤاکسینەکە ڕوون نییە، لەبەر ئەوە سینەڤاک بە ئاشکرا ئەنجامی تاقیکردنەوە پزیشکیەکانی بڵاو نەکردوێتەوە. ئەوەش دکتۆر ویلیام شافنەر لە زانکۆی ڤاندەربێڵ پسپۆری نەخۆشیە هەناویەکان پێی وایە ئەوە مای نیگەرانیەکەیە. There's an old saying in clinical research. وتەیەکی کۆن هەیە لە لێکۆڵینەوە زانستیەکان بەناوی ئەو خوای باوەڕمان پێێتی پێویستە ئەوانیش داتاکان ئاشکرا بکەن بە دڵنیایە دەمانەوێت بیان بینین. کۆمپانیایەکی تری چینی سینۆفارم دەڵێت ڤاکسینەکانی بەڕێژەی لە سەدا 79 کاریگەری هەیە، وەلێ ئەوانیش داتایان بڵاو نەکردوێتەوە. سەرڕای ئەوەش کۆمەڵێک وڵات پێشوازی لە ڤاکسینە چینەکان کردووە تا ئەندازەیەکیش ڤاکسینەکانی تر پەسەندکراوە لەلایەن ئەو وڵاتانەی کە زیاتر دەوڵەمەندن. پەیمانگای بۆتانتانی بەرازیلی ڤاکسینی سینۆڤاکی تاقی کردوێتەوە. بەڕێوەبەری پەیمانگاکە پێی وایە کارکردن لەگەڵ کۆمپانیا چینەکە هەنگاوێکی دروست بووە. Porque se isso não tivesse acontecido, ئەگەر ئێمە ئەوەمان نەکردایە بە ملیۆنان ڤاکسین لە سەرڕەفەکان نەدەبوو ئامادە بێت بۆ بەکارهێنان. هەردوو ڤاکسینە چینیەکان بە ئالێتێک دروستکراون کە لە زەمانێکی کۆنەوە هەبوون. ڤاکسینی ئەنفلۆنزا و نەخۆشی ئاژەڵیەکان بە هەمان شێوە بەرهەم دەهێنرێت، بەڵام ئەوانە مسۆگەری ناکەن کە سەلامەتن و بە یەک ئەندازە بۆ هەموو کەسێک کاریگەری هەیە. We're sure they are effective to some degree. ئێمە لەو باوەڕەداین تا ڕادەیە کاریگەرە، بەڵام دەمانەوێت بە تەواوەتی ئاستی کاریگەریەکەی بزانین، بەتایبەتی بۆ بەتەمەنەکان، چونکە کاریگەری ڤایرۆسەکە لەسەر بەتەمەنەکان زیاترە. ئەوە شتێکە دەمانەوێت زۆرتری لەبارەوە بزانین. وا پێدەچێت ڤاکسینەکانی کۆمپانیەکانی مۆدێرنە و فایزەر کاریگەرتر بن لە چاو ڤاکسینە چینیەکان، بەڵام ئەو ڤاکسینانە دەبێت لە سادیەکی زۆر لە هەڵگیرێت. ویلیام موس پسپۆری ڤاکسینەکان لە زانکۆی جۆن هاپکینز ئاماژە بۆ دەکات ئەوە ژوای کردووە سەخت بێت لە بەشێکی زۆری جیهاندا بڵاو بکرێتەوە. ئەوانیش ڤاکسینێکی نمونەی نین، بەتایبەتی بۆ زۆر وڵاتی هەژار و مامناوەند. ڤاکسینە چینیەکان لە پلەی گەرمای ناو بەفرگرەی ئاساییدا هەڵدەگیرێت. هەروەها ڤاکسینی سپاتنیکی رووسی وەک ڤاکسینە چینیەکانە تەنها لەلایەن داهێنەر ڕووسیەکانەوە ڕخنەی ئەوە گیراوە کە پێشتر داتاکانی ڕانەگەیاندووە، بەڵام ڕۆژی سێشەممە توێژینەوەیەکیان لە گۆڤاری پزیشکی لانسیتدا بڵاو کردەوە. وا دەرەکەوێت کاریگەریەکانی زیاتر لە سەدا 91 بێت. موس دەڵێت بەوەش ڤاکسینەکە دەبێتە پلەی یەکەم. This is what we wanted to see. دەمانویست ئەوە ببینین ئەو داتایانە بە بڕای من هەندێکی زۆر باشە ڤاکسینێکی تر بەدەستی جیهان بگات. ئەمەش هەواڵە خۆشەکەیە بۆ ئەرجەنتین و هەنگاریا و شوێنی تریش بەخێرهاتنی ڤاکسینی سپۆتن ڤی دەکەن. یەحیا بەرزنجی دەجێ ئەمریکا.